هەڵبەت ئەمە یەکەم فستیوالی بازاڕە لە مێژووی کفری. شاری کفری شارێکی مێژوویە بەڕاستی. ئێمە لەو قەناعەتین کە ئەم لەم فستیوالە ئەتوانین شتێکی جیاواز بکەن لەگەڵ فستیوالەکانی تر، ئەوەش بەهۆی بوونی فرەنەتەوەییە لەم شارە کە پێکەیە لە کورد و عەرەب و تورکمان. ئەمە یەکەم. دوو، ئەتوانین شتێ بکەین کە زۆربەی ئەم کەپرێلە بە سپۆنسەری هەندێ ڕێکخراو و کەمپانیەکان دراوە. جا شتومەکان ئێمە شتێکمان کردووە کە بڵێن بە هەرزانترین نرخ بفرۆشرێن. ئێمە وەکو ستافێک لە پەیمانگای تەکنیکی کفری کە پێکاتووە لە خوێندکار و مامۆسایان لە فستیڤاڵی بازار لەم ڕۆژەدا بەشدارین و لە خزمەتی ئەو هاوڵاتیانە دەبین کە دێنە سەردانمان لەم فستیڤاڵەدا و بەپێی دڵخوازی خۆیان ئەو فەحسانەی بۆی ئێمە بۆیان ئەنجام دەدەین و ئەو جۆرە حەوت جۆر فەحس لێرە بەردەستە و پاشانیش ئێمە نەتیجەی فەحسەکان ئەبەخشینەوە بە هاوڵاتیەکە و پروشەری ڕێنمایی و پێویستی ئەگەر پێویستکە پێی دەبەخشین.